بە براوەی 50 دلار کارتی مۆبایل تەنها بە سەبسکرایبکردنی ئەم کەناڵە. هەر ئێستا سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆی بنووسن کە لینکەکەیم بۆتان داناوە. ڕاستەوخۆ ناوتان دەچێتە تیر و پشکێکەوە بۆ بردنەوەی 50 دلار کارتی مۆبایل. کاتێک کەناڵەکە دەگاتە 17,000 سەبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا و کارتەکان بەسەر 5 کەسیشدا دابەش دەکات. ئەو هەلە لە دەستی خۆتان مەدەن، هەروەها کەناڵێکی زۆریش جوانە، هەمیشە لایڤ ڤیارەکانی تێدا دەکاتەوە. دڵنیابن لە سەبسکرایبکردنی ئەم کەناڵە پەشیمان نابنەوە. سڵاوتان لەبێ هەوڕێ خۆشەویستەکانم، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. بیر لە ئاژەڵێک بکەوە کە زۆر گەورە بێ، قەبارەکەی بە ئەندازەی باڵەخانەیەکی دەنهۆمی بێ. لەوەیە ئێستا بیرت بسێ بۆ گۆدزیلا یان کینگ کۆنگ. بەڵام لە ڕاستیدا ئاژەڵی لەم زۆرە بوونی هەیە و لە نێو زەریاکانیشدا بوونی هەیە. بەڵێ ئەوە نەهەنگی شینە. ئەو ئاژەڵە زەبەلاحانن کە مەترسی لە ناوچوونیان لەسرە، ئەوان تەنها کێشی دڵیان لە کێشی ئۆتۆمبیلێک زیاترە. لەم ڤیدیۆیەدا لەگەڵم بن بۆ نیشاندانی 15 زانیاری سەیر و سەمەرە لەسەر نەهەنگی شین. یەکەم، نەهەنگی شین گەورەترین ئاژەڵەکە لەسەر ڕووی زەوی ژیاوە، تەنانەت لە باو باپیرانشی گەورەترن، درێژەکەی 30 مەتر زیاترە، واتە لە یاریگەیەکی باسکە دوور و درێژترە، و کێشەکەی دەگاتە 400 تەن، واتە کێشی 15 پاسی قوتابخانەی هەیە، و گەورەترین دەیناسۆرش ئارگنتینۆسۆرسە کە گەورەترین دەیناسۆر بووە. بەڵام کێشەکەی تەنها 90 تەن بووە، واتە لە چاو نەهەنگی شین زۆر سووکتر بووە. و ئەگەر هێشتا خەیاڵی ئەوە نەکردوە کە چەندێک زەبەلاحە، ئەوە خەیاڵی ئەوە بکە کە تۆ لە پێش باڵەخانێکی دەنهۆمی بەرز و غستابی، و بەرزی ئەو باڵەخانەیە یەکسانە بە درێژی نەهەنگەکە، و تەنها زمانی سوارتەن دەبێ، واتە کێشی فیلێکی هەیە و نزیکەی 100 کەس دەتوانن لە نێو دەمیدا بوەستن. دووەم، نەهەنگی شین سەری پان و سافە و لاشەی دوور و درێژ و تیژە، و لە کۆتایی لاشەی کلکێکی سێگۆشەی هەیە. ئەم نەهەنگە لە هەموو زەریاکانی جیهاندا دەژێ و زیاتر ئارەزوو لە تەنیایی دەکا و لە هاویندا لە ئاو زەمسەرەکان دەژێ، بەڵام لە زستاندا کۆز دەکا بۆ هێڵی ئیستووا. سێم، بە دڵنیاییەوە ئاژەڵێکی ئاوازە بەلاح پێویستی بە دڵێکی یەکجار گەورەیە و لە ڕاستیدا دڵی قەباری ئەندازی ئۆتۆمبیلێکی مینی کوپەر دەبێ و کێشی نزیکی 900 کیلۆگرام دەبێ و دەتوانین لە دووری زیاتر لە 3 کیلۆمەترەوە هەست بە لێدانی دڵی بکەیت و لە خولەکێکدا تەنها 7,000 دڵی لێدەدا. جا خەیاڵی ملولە خوێنەکانی ئەم ئاژەڵە زەبەلاحە بکە. ملولەکانی جێگەی مرۆڤێکی پێگەیشتوو دەبێتەوە کە بە خۆخشاندن بە نێویدا بڕوات. چوارم، تازە لەدایک بووی نەهەنگی شین کە زەبەلاحترین بوونەوەری تازە لەدایک بووە لە جیهاندا و نێرینەی نەهەنگی شین بچووکترە لە مێینا و 3 ساڵ جارێک مێینی بێسووی دەبێ و هەروەها ساڵێکی تەواو بێسوەکەی هەڵدەگرێ. کاتێک بێسوەکەی لەدایک دەبێت درێژەکەی دەگاتە 26 پێ و کێشەکەشی دەگاتە نزیکەی 4100 کیلۆگرام. ڕۆژانە دایکەکەی 200 لیتری شیری چەوری بەرز بەرهەم دەهێنێ و بێچۆکەشی لێی دەخوا و ڕۆژانە زیاد لە 1 کیلۆگرام و نیو کێشی زیاد دەکا لە ساڵی یەکەمیدا و زانایان ئەویان دەرخستووە خێراترین ئاژەڵ لە ڕووی گەشەکردنەوە نەهەنگی شینە. پێنجەم، بەهۆی کێشە گەورەکەیەوە بەکەمی بەرهێرش دەکەوێ، بەڵام بەهۆی مرۆڤەوە تووشی ڕاوکردنێکی زۆر بووە. بەشێکی زۆری نەهەنگەکان بەهۆی بەرکەوتنی لەگەڵ یەختە زەبەلاحەکانەوە گیان لە دەست دەدەن و جگە لەوەش بەهۆی گەرمبوونی جیهانیەوە زیاترش گیان لە دەست دەدەن. خۆراکەکەشی پێکاتە بوو لە کرێلی بچووک کە شێوەی لە ڕۆبیان دەچێت. لە ڕاستیدا قەباری نەهەنگی شین و کرێل جیاوازیەکی یەکجار زۆری هەیە و ڕۆژانە 4 تەن کرێل دەخوات. شەشەم، لەبەر ئەوە ناونراوە نەهەنگی شین چونکە ڕەنگەکەی شینێکی تۆخە، بەڵام لە ڕاستیدا ئەمە بەهۆی ڕەنگی زەریاکانەوە وا دیار کەوتووە. ئاگینە لە ڕاستیدا خۆی ڕەنگێکی شینی تێکەڵە، بە ڕەساسی خەڵخەڵ ڕەشی لەسرە و چەند باڵۆنێکی زەردی بچووک لە ژێرەوەی لای سکیەوە بوونی هەیە. ئەمەش بەهۆی ئەو میلانیانەیە کە لەلایەن ئاژەڵە وردەکانەوە دەردەدرێن کە لەسەر نەهەنگی شین دەژین. حوتەم، نەهەنگی شین بۆ ماوەی 35 خولەک دەتوانێت هەناسەی خۆی بگرێ، ئەویش کاتێک بەنێو ئاودا دەگەڕێ بۆ خۆراک
و ئەگەر لەوە نەزیاتر لە ژێر ئاودا بمێنێتەوە ڕاستەوە خۆ دەخنکەیە چونکە وەکو زیندەوەر ئاویەکانی تر نییە و هاوشێوەی مرۆڤ لە ڕێگەی سیەکانیەوە هەناسە دەدا و بۆ هەناسەدان دێتە دەرەوەی ئاوەکە هەتا هەناسە بدا و ئەمەش هۆکاری بازدانە بەردەوامەکانیەتی لەسەرەوەی ئاوەکەدا. هەشتم نەهەنگی شین بەهۆی لاشەیەوە یارمەتی دەدا بەنێو زەریاکاندا کۆز بکە و بە خێرایەکی زۆر ناوچەکان ببڕێ. لە کاتی ئاساییدا خێرایەکەیان 5 میلە لە کاتژمێرێکدا بەڵام لە کاتی هەستکردن بەترە 30 میلە لە کاتژمێرێکدا. نۆیەم نەهەنگی شین خاوەنی بەرزترین دەنگە لە سروشدا. نەهەنگەکان کۆمەڵە دەنگێک دەردەکەن کە نەهەنگەکانی تر ئەگەر 1000 میلیش دوور بن لێوەی ئەوە گوێیان لێی دەبێ. زانایان دەڵێن ئەم دەنگانە تەنها بۆ پەیوەندیکردن بەکار نایە بەڵکو بۆ گەڕان لە نێو قوڵای دەریاکانشدا بەکاردێ. کاتێک بێوێ لەگەڵ مێینێکی تر جوود بێ گۆرانیەک دەڵێ کە ناو دەبردرێ بە گۆرانی جوود بوون و دەنگە بەهێزەکانیشی لە کاتی خامناوی یاخود کاتی مردنی نەهەنگێکی تر دەری دەکات. دەیەم نەهەنگی شین بە تەمەن درێژیەکی بەناوبانگە و تێکڕای تەمەنی ژیانیان 90 ساڵە و هەندێک جاریش تەمەنیان دەگاتە سەر و 100 ساڵ. ئەمەش لە ڕێگەی ژماردنی ئەو سینە چەوریانی کە لەسەری کۆبوونەتەوە و جێگای باسە کە ڕێگەی هەژمارکردنی تەمەنی نەهەنگەکان نزیکە لە ڕێگەی هەژمارکردنی تەمەنی درەختەکان. یانزە نەهەنگی شین ددانی نییە و بەڵکو لە جیاتی ئەوە ئێسکە پەریان هەیە بۆ ڕاوکردنی ئاژەڵەکان و ڕۆ ئێسقانیە دەمیەکان تاڵی تیژی بچووکی هەیە کە وەک تۆڕێک کار دەکا و یارمەتی گرتنی نێچیرەکانی دەدا و یارمەتی جوڵانی ئەو دەدا لە ناو هەروەها دەرەوەی دەمی نەهەنگەکەدا. دوانزدا لەگەڵ قەبارە گەورەکەی نەهەنگی شین بەڵام لەگەڵ ئەوەشدا نێسیری گەورە ڕاو ناکە. ئەویش بەهۆی ئەوەی کە ددانی نییە تاوەکو خواردنەکانی پارچە پارچە بکات و بیپسڕێنێ. ئەمە ژمانەی ئەوە دەدا کە ناتوانێ مرۆڤ بخوات. سیانزە جاران نەهەنگەکان ژمارەیان زۆر بوو و دەگەشنە نزیکەی 200 بۆ 300 هزار نەهەنگ لە هەموو جیهاندا بەڵام لە سەردەمی ڕاوکردنی نەهەنگەکاندا ژمارەیان ڕووی لە کەمی کرد. ئەوێش بەهۆی زۆر ڕاوکردنی نەهەنگەکان کە وەکو حەزێکی گەورەی مرۆڤی لێ هاتبوو هەروەها بەهۆی داهاتە باشەکەشی کە ئامانج لە ڕاوکردنی بریتی بوو لە دەستکەوتنی زەیتی نەهەنگ. لەبەر ئەمە ژماری نەهەنگەکان یەکجار کەم بۆتەوە و سۆتە ڕیزی ئەو ئاژەڵانی کە مەترسێکی زۆری لە ناوچوونیان لەسرە و لە ساڵی 2002 ژمارەکان کەم بۆیەوە بۆ 4000 نەهەنگ و لە کاتی ڕاوکردنیەوە ژمارەکەی بۆتە لە 100 ژمارەی جارانی. چواردە لە ساڵی 1960 تاوەکو 1990 نزیکەی 360 هزار نەهەنگ ڕاوکراون بۆ دەستکەوتنی زەیتی نەهەنگ. ئەمەش مەترسی زۆری خستۆتەتە سەریان و دەتوانین بڵین کە ئەمە خاڵێکی گرینگە کە وای لێ کردووە ناوی بچێتە نێو ڕیزی ئەو ئاژەڵانی کە مەترسی لە ناوچوونیان لەسرە. پانزە دوای مردنی نەهەنگەکان هەموو ئەندامەکانی جەستەی لە کارکردن دەوەستەیە و دەکەوێتە سەر کەناری دەریاکان. هەروەها وەکو ئاژەڵەکانی تر ئەندامەکانی جەستەی هەندێک گۆڕانکاری بەسەردادەیە و دوای مردنی نەهەنگەکە ئەندامەکانی ناوەوەی جەستەی پیسبوونی بەسەردەیە کەوای لێ دەکا غازات و بۆنی پیس دەربکە و ئەو غازاتە زیاتر و زیاتر دەکات و لە نێو جەستەی دەمێنێتەوە کە ئەمە ژوای لێ دەکات شێوەی وەکو پفدانێک وا بێ کە فوی تێ بکرێ و ئامادە بێ بۆ تەقینەوە و زانایانی زیندەزانی دەریایی پێشنیاری ئەوە دەکەن کە پێویستە لاشەی نەهەنگەکە لەلایەن خۆیانەوە بە شێوازێکی زیرەکانە بتەقێنرێتەوە کە هەرچەندە ئەمە کارێکی زۆر باش نییە و زۆریش مەترسیدارە بەڵام لەوە باشترە کە چاوەڕوانی نەهەنگەکە بکەیت کە خۆی بتەقێتەوە و زیان بە دەوروبەری بگەیەنێ. بۆیە ئاگادار بە کاتێک لەسەر یەکێک لە کەنارەکاندا نەهەنگێکی مردوود بینی لێی نزیک نەبیتەوە چونکە ئەگەری تەقینەوەی هەیە. ئەمەش 15 زانیاری سەیر و سەمەرە بوو لەسەر نەهەنگی شین. هیوادارم ڤیدۆکەمتان بەدڵ بوو بێ و هەروەها هیواداریشم کە توانی بێتم زانیارێکی بچووکتان لەم ڤیدیۆیەدا پێ بگەێنم و ئێوەش ڕاتان چیە لەسەر نەهەنگی شین دەتوانن ڕاو پێشنیارەکانتانمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانشتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا و لە بیرشتان نەچێ
هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیددیویەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیددیوێدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکەم تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.